تەقەکردن لە دۆناڵد ترامپ کاریگەریەکانی لە سەر هەڵبژاردنەکانی ئەمریکا و ڕێڕەوی هەڵبژاردنەکان پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز یاسەمینزەکی پارێزەری نێودەوڵەتی لە واشنگتنەوە. بەڕێز یاسەمینزەکی سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. لە ڕابردۆ تا ئێستا 4 سەرۆکی ئەمریکا تیرۆر کراون، 6 سەرۆک هەوڵی تیرۆرکردنیان دراوە کە دوامینیان باراک ئۆباما بووە لە ساڵانی 2011 و 2013 دووجار هەوڵی تیرۆرکردنی دراوە و دوایین جاری شەوی ڕابردوو بوو کە هەوڵی تیرۆری دۆناڵد ترامپ درا. ئەم پێشاتە چییە لە ئەمریکا و چ کاریگەریەکی لەسەر ڕێڕەوی هەڵبژاردنەکانی ئەمریکا بێت؟ نیایەوە زۆر سوپاس بۆ بانگێشکردنم. سەرەتا ئەمە جێگەی شۆک بوو بۆ خەڵکی ئەمریکا، کەس پێشبینیە و زۆر ڕووداوای نەدەکرد بۆ هیچ سەرۆکێک جگە تەنیا لەوەش لە سەرۆک ترامپ. ئێستا سیر دەکرێت وەکو ڕووداوێکی ئەرێنی سیر دەکرێت بە شێوەیەکی مرۆڤانە چاو لە ڕووداوەکە دەکەن وەکو مرۆڤێک سەیری دەکەن. وای کرد خەڵک هەست بکەن کە ئەو کەسە زۆرێک لە هەستی هەیە سەربەرزانە بێت و مرۆڤانە بێت. ئەمەش خاڵێکی ئەرێنیە. جگە لەوەش جۆ بایدن کە داوای لێکرا تاقیکردنەوەی دەرونی بۆ بکرێت لەلایەکی دیکەەوە دەبین ڕکابەرێکی دیکە تەقەی لێکراوە و گولەی بەرکەوتووە. خەڵکی ئەمریکا ئاگداری و جۆرە کارانن. ڕکابەریەکان زۆر نزیک بوون لە مانگی تەمووس جۆ بایدن لە سەدا 2 واتە 2 خاڵ لە پێش بوو دوای ئەو دیبەیتە خراپەی کە ئەنجامیدا. بەڵام دوای ئەوەش کە دیموکراتەکانی شێرشیان لەسەر کرد و ئێستاش نزیکەی 125 تا 130 خەڵک خۆیان یەکلان نەکردووە دەنگ بدەن، چاوەڕێ دەکەن دەنگ بە کامە کاندید بدەن، خۆیان یەکلان نەکردوێتەوە. بۆی ئەم زۆر کارانە و هەڵسوکەوتانەیە و دوکاندیدە دەیکەن زۆر گرنگە بۆ ئەو دەنگدەرانی خۆیان یەکلان نەکردوێتەوە. بینیمان کە ترامپ چۆن کاردانەوەی هەبوو بەرامبەر ئەو تەقەیە کاریگەری لەسەر دەنگدەران دێت. بەڵێ کەوا بێت ئەمە توانین بڵین کاریگەری لەسەر پێگەی جەماوەری ترامپە بێت. بەڵێ بەدڵنیاییەوە دیموکراتەکان ئێستا خۆیان لێکترازاون، چەندین ناکۆکی هەیە لە ناوخۆ لە چەندین لایانی جیاوازەوە پێکهاتوون. ئێستا هەندێکیان دەڵێن جۆ بایدن ڕکابەر نەبێت، هەندێکیان کێشیان لەگەڵ سیاسەتی دەرەکی و ناوخۆی بایدن هەیە. ئێستا لایانی دیکە هەن نانوێت بایدن خۆی کاندید بکات. ئێستا لە ڕاستڕەوەکان ئێستا زۆر پتەون پشتیوانی لە دۆناڵد ترامپ دەکەن، لە لایەکی دیکەش ئەو دەنگە یەک نەکراوان هەن کە لەوانەیە دەنگی خۆیان بۆ کەسە بدەن یاخود دەنگ بە بایدن نەدەن بەهۆی ئەو سیاسەتانەی کە لەلای ئەوان باش نییە. ئەگەری هەیە نزیک ببنەوە لە کۆماریەکان بەهۆی ڕووداوانە. بەڵێ ئەکرێت ئەمە بە مەترسیدا بنرێت لە بەردەم کەسایەتیە سیاسیەکانی دیکەی ئەمریکا؟ سیاسەتمەدارانی دیکەی ئەمریکا با بڵین دیموکراتەکان ئێستا فشاری ئەوە دەکەن جۆ بایدن دەست لە کار بکێشێتەوە و ڕکابەر نەبێت، چونکە لە ڕووی دەرونیە و ئامادە نیە ڕکابەری ترامپ بکات. و کۆماریەکانیش ئێستا پتەون و پشتیوانی لە دۆناڵد ترامپ دەکەن، زۆرینەیان وان. بۆیە بە شێوەیەکی کاریگەری لەسەر کۆماریەکان نابێت و هەر پشتیوانی لە دۆناڵد ترامپ دەکەن و پشتیوانیەکانیان زیاتریش دەکەن و بەهێزتر دەکەن. بەڵام دیموکراتەکان ئەوان سەرخۆشی خۆیان و هیوای چاکبوونەوەیان بۆ دۆناڵد ترامپ گەیاند، بەڵام تا ئێستاش لێکترازان هەیە، دابەشبوون هەیە لە ناو خۆیان، بەردەوام دەبن لە ململانەکانی ناو خۆیان و دڵنیان نابن دەنگ بە بایدن بدەن، پشتیوانی لە بایدن بدەن یاخود هەر کاندیدێکی دیکە کە دەیانەوێت ببێتە جێگرەوەی بایدن. بەڵام دۆخەکە سەختە بۆ دیموکراتەکان. بەڵێ بەڕێز یاسەمین ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم. هێنانە پێشەوەی جێگری ئێستای سەرۆکی ئەمریکا بۆ ململانێ لەگەڵ دۆناڵد ترامپ پێتان وایە هیچ بە هاوکێشەکە لە بەرژەوەندی دیموکراتیەکان بگۆڕێ؟
دەگەڕێتەوە سەر ئەوەی کێ دەبێتە جێگرەوە هەڵبژاردن 3 مانگ یاخود کەمتری ماوە بۆیە دەبێت زۆر بە خێرایی کار بکەن جوڵە بکەن ئەگەر کامەڵە هاریس بکەنە جێگرەوە کە جێگری سەرۆک بایدنە باشترین و ڕوونترین کاندیدە تا ئێستا چەندین کێشەی بۆ دروست دەبێت چونکە هەر وەک جۆ بایدن لە ڕاپرسیەکان دۆخی خراپە کامەڵە هاریس دۆخی خراپترە ناوبانگی کەمترە لە جۆ بایدن لە ڕاپرسیەکان بۆیە دەبێت وێنەی خۆی بگۆڕێت ناوداری خۆی بگۆڕێت توانەکانی خۆی بگۆڕێت لە مامەڵەکردن لەگەڵ دیموکراتەکان و ئەو کەسانی دەنگی خۆیان یەکلا نەکردەوە لە ماوەیەکی زۆر کورت بەڵێ بەڕێز یاسەمین زەکی پارێزەری نێودەوڵەتی لە واشنگتنەوە لەگەڵماندا بووی زۆر سپاس.